گودارن هجا ایرو اینی سویه که گلانه یا اوه وشانا بشا کردی یا رادیو نفنتوی یا سویده کو بودما 18 سالان یه بویا پرک دنابرا کرد و جواکو دا سالاتا سویده دا. لروجی 6 جانیوری 2001 یکمین بشی برنامه کردی بشی دنجی کردی رادیوی سوید بڵاوبەوە لەسەر ناوی زایەڵە واتە دەنگ بەدان بە کورمانجیێن بێژن. وڵاتێکی وەکو سویدێک و حەوانگەهە بوو پەنابەران ji سەرانسەری cîhanê giringiyeka zor didete hayddarkirina civakên cuda û teblîkirina wan di pirsên rojeva welat da. بەشی زمانانی رادیۆ نێونەتەوەی سوید کوردیە دوو دیالکتەکەی، زمانی فارسیە دوو دیالکتی فارسی ئێرانی و دەری، سۆمالیە، ئینگلیزیە وەکو زمانی گشتگیری بەشێکی زۆری پەناخوازان کە لە ئەفریقایە نەوڵاتانی بەشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان ئەوروپای شەرقەوە دێن و زانیاری باشیانەی لەسەر زمانی ئینگلیسی ئەوانە بۆ زمانە دەتوان دەنگ و باسی خۆیان وەربگرن. دەستگەهên ڕاگەهاندنê bi giştî xudan bandorên li ser siyaset û serêderiya hikûmetan bi taybet li welatên demokrasî û radyoya nefnetewî ya Swîdê ji vê çarçovê dernakeve. Erkek wezîfeyeke vê radyoyê bi giştî ew ku hêzê kontrol bike. Hêz jî hikûmet û dewlet û sazî û meqamê resmî ne. Îja em hewl didin beşek ji karê me em hewl didin wa tişta kontrol bikin ka gelo çi qasî birêk û pêk li gorî qanûna her tiştê kirin. û digel programên radyoyên asayî rojnamevaniya lêkollerî dike ku berhemê karê wan karvedan li Swîdê hebû. Çend sala li ser hin saziyên nêzîkî hikûmeta Tirkî ku li vê derê li mixbira digeriyan. Hin raporên bûyî rengî lêkolînên bûyî rengî me kirin ku bû em bêjin sebeba deng vedaneka ewkî. Hin saziyên ku girêdanê wa bi nijadperestê Tirk re hebûn, bi gurêbozwa re hebûn, komele û federasyon û rêxistinên ku dibin banê Tirkî de bi navê Tirkî de kar dikirin. Hin tiştê wa ku me îfşa kirin bû sebeb ku îro ew rêxistin îro nînin. رادیو سیستمeka دیجیتال bikartîne û beşa Kurdî biriya malperên bi zaravê kirmancî û soranî û sosyal medya digel hejmareka rojnamevanên rehwan nûça peyaman û programê xwe diweşîne. ئێمە ڕۆژانە زیاتر بەرنامەکانمان بە گرنگترین هەواڵی ڕۆژ دەست پێەکەین بۆ نمونە گەر بابەتێک بێ بتوانین سیرەکەی بزانین بە دوواداچوونی زیاترێوێ ئەوە یەکێکە لە بەرنامەکانمان کەیتر بە هەموو زۆربەی کات بارد و زاراوەی کرمانجی سوۆرانیش ئامادەیەکەین. ئازادیya derbirîna bîr û bûçûna ku bunyadeka serekê ya demokrasiyê bi aşkira li şêwaza karê radyoya Swîdê xuya dike ku ne bi ser hikûmet yan çi aliyên siyasî be ye belku zêdetir çavdêriya karê desalatê ye. ئێمە سەر بە هیچ حکوومەتێک نین، سەر بە هیچ دەوڵەتێک و دامەزراوەیەکی سەر بە حکوومەت نین، بەڵکو رادیۆی پابلیک سەرویس لەلایەن خەڵکەوە ئیدارە دەکرێت بە پێچەوانەی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێمە کورد لەگەڵ ئاشناین دەوڵەتەکان لەلای ئێمە پارە دەدەن، دام و دەستگا دروست دەکەن، کارمەند دادەنێن، تەعینیان دەکەن، پارە خەرج دەکەن بۆ ئەوەی کە دەنگ و باسی خۆیان بڵاو بکەنەوە، وەسفی خۆیان بدەن، یان لانی کەم خراپیەکان نەگوترێت یا کەمتر بگوترێت. بەڵام لێرە بە پێچەوانەوەیە لێرە خەڵکی سوید دام و دەستگای رادیۆ تەلەڤیزیۆنی میدیایی دروست کردووە، پارە دەدا بە کارمەندانی لە ڕێگەی باجەوە، پێشتر کە دڵخوازانە بوو بەڵام لەم ساڵەوە لە ڕێگەی باجەوە دابین دەکرێت بۆ ئەوەی کە ئێمە چاوگوێی خەڵکی سوید بین لە بەرامبەر حکوومەتدا. بە پێچەوانەوە ئێمە کاروباری حکوومەت، بڕیارەکانی حکوومەت، پەسەندکراوەکانی ناو پەرلەمان بە عەدەسی ڕۆژنامەوانی لێی دەڕوانین، اینجا پێشانی خەڵکی سوید دەین خەڵکینە، حکوومەت خەریکە شتە دەکات. رادیۆ سوید یا نێفنەتەوی بنیادەکە نەبازرگانیە لە ساڵە 1939 هەفدەم digel şerê duî yê cîhanê peyda bû û bernamên xwe bi zimanê îngilîzî û almanî li wî demî da diweşandin û digel derbasbûna wextî we li gor rewşa serdemê şêwaza karê wê berewpêş dê te guhartin.
خالد فتاح دنگی امریکا